سڵاوتان لێبێت. من فازڵ هەورامیم پۆدکاستی زەوی تینوتان پێشکەشەکەم لەگەڵ دکتور دانا خدر مەولود بەرپرسی ژینگە لە زانکۆی کوردستان UKH. دکتوریان بەخێر بێتەوە جارێکی تر. پێشتر باسی کێشەکانمان کرد لە عێراق و لە کوردستان. حەزەکەم تۆزێ باسی چارەسەریش بکەین. چارەسەر ئەگەر چارەسەرێکی گشتگیر هەبێ، پلانێک هەبێ، پلانێکی استراتیژی کە ئاوا باسەکرێ، بەڕێی جەنابە بێەوە چۆن بێت؟ زۆر سپاست دەکەم. بەڵێ ئەکید پلانی داڕێژراو بۆ مەودای دوور و درێژ من هەتا ئێستا نایبینم، بەڵام دەتوانین باسی بکەین. یەک لە مەوزوع هەرە مهمەکان ئەوەیە کە دەبێ ئێمە ڕێگە چارەیەکی ئیدارەکردنی ئاو بە سوورەتێکی سوستەنەبڵ نوێکراوە ببینینەوە. ئەمەش ئەگەر تەماشەی وەزعی ئیداری ئاو بکەی لە عێراق دەبینی وۆتە تریتمنت پلان ئەو خاوێنکردنەوەی ئاوی ناوماڵان زۆر گرنگە. ئەمەش ئەگەر ئیسفادە لە تەجروبەی هیندستان وەگری دەبینی ئەوان زۆر بەنەجاحەت، خاستن وڵاتەکانی ئەفریقیاش زۆر بەنەجاحەت ئەم تەجروبەیان کردووە. ئێمەش ئەگەر تەماشەی وەزعی عێراق بکەی و کەمیەتی باران لە عێراق و جوغرافیای عێراق پێت دەڵێ کە باشترین شێوەیە بۆ بەرەنگاربوونەوەی ئەو تەحەدایانەی کە عێراق تووشی دەبی پاشسی لە بۆ 20 ساڵی دیکە. ئەمە چۆن دەکرێت؟ بۆ ئاماژەی جەنابتان لە عێراق لە ساڵی 50ەکان 60ەکان ئەو سیستەمە هەبوو، لە ماڵەوە دوو پایپلاینی ئاوت هەبوو، یەکیان بۆ خواردنەوە بوو، دەکرا بۆ خواردنەوە بکرێت، یەکی تریشیان بۆ شوشتن و حەدیقە و هەر شتێکی تر کە ئیسفادەی لێ ناکەی بۆ خواردنەوە، بەڵکو هەندێک ئەو لەو ئاوانە ئیسفادە دەکرد بۆ شاوەریش. ئێمە دەبێ بیر لەم سیستەمە بکەینەوە لە هەر گەڕێکێک و ئێمە چۆن ئاو دەبەخشینە ئەم گەڕەکە، ئەم گەڕەکە ماڵەکانی ئەم گەڕەکە ئاویان هەیە دێتە دەرەوە، پێی دەڵێن وۆتە سەپلای. ئێمە دەبێ ئیسفادە لەم ئاوە بکەین و وۆتە تریتمنتی بۆ بکەین، ڕیوزی بکەین و بینێرینەوە بۆ ماڵان. ئەمە طریقەکی سوستێنەبڵە دائیمەن هەیە. ماڵ نییە بێ ئاو، ماڵ نییە بێ ئاوەڕۆ و ئاوی پیس کە دەیگەڕێنتەوە بۆ هەم درێژخایەنەوە هەم بەردەوامیشە و خۆشی نوێ ئەکاتەوە. ئەمە دەبێ بەرچاو بگرێ لەگەڵ ئەوەی کە ئیسفادە لە وۆتە هاروێستینگ بکەین لە هەر ماڵێک باران ببارێ، دەبێ ئێمە خەزانمان هەبێ ئەو ئاوە بەفیرۆ نەڕوە. بە تەسەووری من ئەگەر ئێمە ئەو ڕێگە چارەمان هەبێ دەتوانین 35 لە مەشاکیلی ئاو لە هەموو عێراق حەلکەین بە سوورەتێکی مستەمر بە خۆی هەموو ڕۆژێک نوێ دەکاتەوە، هیچ بێ ئاو نابی. هەر ماڵێک ئاوی خاوێن بێتە ماڵەکە، وۆتە سەپلای هەیە، ئاوی تری هەیە کە ئاوێکی پێی دەڵێن پیس وابە پێ بڵێن، دەتانی ڕیوزی بکەیەوە هەر لەم گەڕەکە بینێریەوە بۆ ماڵەکان بەدونەوە پایپ. بە تەسەووری من ئەمە ڕێگایەکی دوورمەودایە، دەبێ بیری لێ بکەینەوە، چونکە من وەچی ئەو پرۆجێکتەی تورکیا دەبینم، ساوث ئیستن ئەنەتۆلیان پرۆجێکت یان دە ترۆپیکەل وۆتە پرۆجێکت TWP ئیران، پێم دەڵێ من دەستەکانم گیراوە، دەبێ لە ناو ماڵی خۆم کار بکەم بۆ ئەوەی ئیدارەکی محکەمی ئاو بکەم. ئێمە لە هەولێر دەستمان پێکردووە بە ئیفراز 1، ئیفراز 2، ئیفراز 3، هەروەها بەو پرۆژێکتە یابانیەی کە وۆتە تریتمنت پلان دەکا. ئەمانە هەموو جێگەی خۆشحاڵیە، بەڵکو دەبێ ئێمە بیر لەوەش بکەینەوە بەڵێ ئەی ئەم ئاوە ئەگەر نەما، ئەگەر پلەی گەرما زیاد بوو، ئەو ئاوەی کە لە حاجی عومەران و لە ئاوی ڕێزانەوە بۆمان دێکەمە لە زابی گچکە بۆ یان زابی گەورە بۆ وۆتر تریتمنت بەکاری دێنین لە کەمبوونەوەدا بوو، دەبێت چی بکەین؟ لێرەدا ئەو بیرۆکەیە دێتە کایەوە کە دەبێ ئێمە لە هەر گەڕێکێک وۆتە تریتمنت پلانێکمان هەبی بۆ ئەوەی ئێمە دوونەوە ئاومان هەبی بۆ ماڵەکان، ئاوێک بۆ خواردنەوە، ئاوێک بۆ شوشتن
بۆ هەموو زۆرێک هەردوو ئاو دەبێ خەڵک ئامادەکەین لە مەکتەبەکانەوە کە قبولی ئەو نەو ئاوە بکەن ئەمەش یەکێکە لە تەحەدایەکانی ئەو سەبجێکتە ئایا خەڵک ئەم نەو ئاوە قبول دەکا ئایا ئەو نەو ئاوە وەردەگری ئەمەش دیڕاسەتی دەوێت ئەگەر ئێمە کاری بۆ نەکەین ئێستا ڕۆژێک دێ کە خەڵکەکەش قبولی ناکە و مەزبوریشین ئیمپلیمنتیکەین ئیدەن دەبێ ئەمە کار لەسەر ئەوە بکەین خەڵکەکە تەوعیە بکەین کە ئاگاداریان کەینەوە کە ئێمە پێویستمان بەونەوە ئاوە دەبێ و ئیسفادە لە تەجروبەی ئەو وڵاتانە بکەین کە هەمان زۆر هەمان عیلاجیان هەبووە بۆ ئەو ئێمە زۆر وڵاتمان هەیە دەبێ ئاماژە بۆی بکەم عێراق لە 60 ئاوەکەی بۆ کشتتوکاڵ بەکاردێنی ئایا ئەوەی دەزانین ئایا ئەمە ئەوەی دەزانین کە هەر ئاوێک بۆ ماڵەکانمان دێ خەسارەتی ئاویتیایە لە 40 لە بۆ 50 دەبێ ئەمانە هەموو عیلاج بکرێ ئەگەر عیلاج نەکرێ ناکرێت و داوا بکەی 1 متر مکعب ئاوت بۆ بێ تۆ ئۆریژنەلی 2 متر مکعب ئاوت بۆ هاتووە بەڵام یەکی بە خەسار ڕۆیوە دەبێ ئەمانە هەموو عیلاج بکرێ ئەمەش هەموو عیلاقەی بە حکوومەتەوە هەیە بەدەسەڵاتەوە هەیە ئێمە کە لە زانکۆکان دەتوانین بەس ئامۆژگاری و ئیستیشارە بکەین و ئامۆژگاری خۆمان بڵین و ئەبحاسەکانمان لەسەر ئەو مەجالە بدەین بە دەسەڵاتدار بۆ ئەوەی بتانن بە سوورەتێکی زانستیانە پرۆجێکتی تەندروست و استراتیژی دوورمەودا بۆ وڵاتەکە دابین بکەن لێرەدا من زۆر جار باسم کردووە و دیسان باسی دەکەمەوە ئیسفادەکردن لە تەجروبەی وڵاتان گەلە گرنگە ناکرێ ئێمە شتێک بکەین کە نەکرابی بۆ هیچ وڵاتێک ئێمە بەتەنێنین لەو دنیاە وڵاتان هەن کە بەرەنگاری ئەم تەحەدایە بوونە و دەرزاحەتیان هێناوە دەبێ ئێمە ئیسفادە لەم تەجاربانە بکەین دەبێ زانستخوازەکانی ئێمە ئەوانە بە هەند وەگرن دەبێ دەسەڵاتدارەکانی ئێمە ئەوانەی لە دەسەڵاتیانە دەستە بیر لەمانە بکەنەوە تۆ دەزانی تا ئێستا ئێمە قانونی ئاوی ژێرزەویمان نییە لە عێراق نە لە کوردستان هیچ قانونێکمان نییە تۆ بۆت هەیە چەند ئاو لە بیرێک دەربێنی ئایا ئەمە بیرەکانی ئاو کە ئاوی لێ دەردەینین تێستی بۆ دەکەین ئایا ئەم تێستە بە طریقەی تەندروستە تا ئێستا جۆت لێبووە کە بیرێکی ئاو دەردەینی حکومت بڵێ یانیش وەزارەتی ئاو بڵێ تۆ ناتوانانی ئەم ئاوە دەربێنی چونکە ئەم ئاوە دەتوانێت بەس بۆ 2 مانگ یان 3 مانگ ئاوت بداتێ دواتر هیچک ئەبێتەوە ئایا ئەمەمان بە نەزەڕ ئەعتیبار وەگرتووە دەبێ کار بۆ ئەم شتانە بکەین دەبێ ئەمبارەکانی ئاوی ژێرزەویش پەرەی پێ بدەین لەبەرەوەی ئەمە سەروەتێکی استراتیزیە بۆ نەوەکانی تر باشە لێرە پرسیارێک لەسەر ئەو بیرانی کە جەناب باسەکەی بە پێ ئەو داتایی کە هەیە بە بیری یاسایی و بە بیری نایاسایی لەوانەیە لە بینی 45 بۆ 6,000 بیر هەبێ لە کوردستان لە هەرێمی کوردستان چارەسەری ئەم بیرانە چییە؟ یعنی هەرکەس ڕۆشتووە لەوانەیە لە باخێکە لە ماڵێکە بیرێکی لێداوە حکوومەت ئەبێ چی بکە بۆ ئەوەی ئەم کێشە چارەسەر بکە کە ئەو ئاوی ژێرزەویە کە جەناب باسیەکەی کە هینەوەکانی داهاتووە دەستی لێ نەدرێ بەڵێ مۆزوعێکی زۆر گەرم و مهمە ڕاستە من بەڵکو ئەو ڕقمانەی باست کرد زۆر زیاتریشە ممچینە چونکە کەس کۆنتترۆلی لەسەر نییە لێرەدا خۆی دەبینتەوە ئێمە دەبێ کۆنتترۆلی ئاوی ژێرزەوی بکەین بە قانون ئەو قانونەش بستێ پەرلەمان لە پەرلەمان تەزدیق کرێ تاکو ئەمە بەرەنگاری ئەو تەحەدایە بینەوە وەکو ئاماژەم پێکرد ئێمە هیچ قانونێکی وازحمان نییە لە پەرلەمان تەزدیق کرابی بۆ ئاوی ژێرزەوی ئەمە ئاوی ژێرزەوی دەگرێتەوە
بیر لێدان من بە فەلسەفەی زۆر بەسیط پێت بڵێم تۆ ئەگەر لە منتیقەک 5 بیرت هەبی لە منتیقەک لە یەک حەوز 5 بیرت هەبی یان بیرێکت هەبی دەبێ منوت بۆ واضح بکەم ئەگەر 5 بیرت هەبی ئەو ئاوەی ئەو ئیفیشنسی ئەو ئاوەی کە لەو 5 بیرە بۆ ئەو خەڵکە دێ زۆر کەمترە لەوەی کە لە یەک بیرەوە دێ چونکە تۆ حیسابی ئەوەی بکە لە یەک حەوز تۆ لە یەک حەوز بە یەک بیر ئاو دەربینی کەمیەتەکەی زۆر زیاترە لەوەی لە یەک حەوز 10 بیر لێدەی چونکە تۆ حیسابی ئەوە بکە لە هەر بیرێک وچی ئاوی لێ دەردەینی خەسارەتت هەیە لۆسست هەیە باشە باشتر نییە لۆسست لە یەک بیر هەبی لەوەیدا لە 5 بیر هەت بێ یعنی مۆزوعی زۆر زانستیانەیە ناکرێتن هەر ماڵێک لە یانیش هەر حەدیقەک بیرێک لێدا لە حەدیقەی جیرانت کە دوورترە لە تو یان نێزیکترە لە تو لە 500 یان 600 متر بیرێکیکە لێدا لە نەفسی حەوز ئاو دەربێنێ تۆ دەکرێت یەک حەوزی ژێرزەوی زەوی بڵێ تۆ دەکرێت یەک بیر ئاو لەو حەوزە هەت بێ بۆ هەموو ماڵەکان تەوزیعیکەی ئەمە هەر ماڵێک زیاتر ئاوی بەردەکەوی لەوەی کە بیری خۆی هەبێ لێرەدا من دەمەوێت ئاماژە بۆی بکەم زۆر جار ئێمە جۆمان لێ دەبی لە تەلەڤیزیۆن یان لە وەزارەتەکان کە ناکرێ بیر لەگەر بیرێکی کە 500 متر نێزیکتر بێ ئەمە هیچ ئەساسێکی زانستی لەگەڕلا نیە تۆ دەکرێ دوو بیر لە کنی یەکتری 10 متر بی لێدەی هیچ مشکلە نەبی بەڵام دەکرێش دوو بیر کە 1 کیلۆمەتر لە یەکتری دوورن ناکرێت ئەو دوو بیرە بکرێ من بۆ شی دەکەمەوە یەک بیر لێدان لە حەوزێک لە ژێرزەوی کافیە بەڵام ئەگەر تۆ لە کنن ئەو بیرە 10 متر لە بیرێکی تر لێدا بەڵام چووە ناو حەوزێکی تر هەمان حەوز نەبوو لە ژێرزەوی تۆ زۆر ئەحتیادیە با 10 متر لە یەکتری دوور بن بەڵام لە یەک حەوز لە ژێرزەوی ناکرێت تۆ 5 بیر 6 بیر 7 بیر لێرەی لێرەدا فکرێکی زۆر زانستی ئەمە دەبێ ئەمە قانونەکەمان داڕێژینەوە چۆن ئێمە بیر لێدەین بە سوڵەتێکی زانستیانە و بیر لێدانیش تێستینگی لەگەرە تەجروبەی لەگەرە تۆ دەتوانی ئەو بیرە بۆچی تەواو بوو تێستیکەی بزانی ئایا چەند ئاوت دەداتێ بۆ ساڵێک ئایا کەپاسیتی ئەم حەوزە چۆنە ئایا دەتوانی بۆت هەیە چەند ئاو دەربینی لە ڕۆژێک تاکو ئەو بیرە ئیمکانیەتی ئەوەی هەبی بۆ ساڵێکی تر پڕ بکرێتەوە بە واستەی باران تۆ ناکرێ لە بیرێک ئاو دەربێنی زیاتر لەوەی کە ئاوی باران و بەفر پڕی دەکاتەوە بەم جۆرە تۆ دەبیە مشارەکە دەکەی لە بۆ ئەوەی ئەم بیرە هیشک بێ و هەر بیرێکی ئاو وەچی هیشک بوو کەرەکتەری حەوزی لێ نامینێ ناتوانی چیتر خزمەت بە کۆمەلگا بکە دەبێ قەپاتیکەی یانیش وەک ئێمە فێر بووینێ ئێستا قوڵی دەکەینەوە قوڵکردنەوەی بیر معنای ئەوەیە تۆ لەم حەوزە دەردەی دەچێ حەوزێکی نوێ ئاو لە حەوزێکی نوێ دەردەینی یعنی تۆ حەوزێکت تێکدا ئەمە بە ڕێگەیەکی زانستی دەتوانم بە زۆر لەسەر لەم بابەتە باس بکەم بەس لێرە کێشەیەکی تر هەیە ئەوەی ئەو ئاوەی ژێرزەوی لەو حەوزە نەمێنێ ئەبێ بەهۆی داڕمینی عەرزەکە ئێستا لە زۆر وڵاتانە ئەو کێشە دروست بووە لە تارانە ئەو کێشە هەیە لە وڵاتانی تر ئەو کێشە پەیدا بووە زۆر ڕاستە یەک فەلسەفە هەیە ئێمە من دەتانم زۆر بە وازحی بۆ جەنابەت باسی بکەم لە تانچێکی ئاو لە ماڵەوە ئەگەر ئاو نما ئەو تانچیە هەر کاریگەرە وچی ئاوت تێکرد دیسان کار دەکاتەوە بیری ئاو وەک تانچیە بەڵام ئەو کەرەکتەرستەی کە وەک تانچی لە ژێر زەوی نامینێ ئەگەر ئاویتیان نەما معنای چییە وەکو جەنابەت باست کرد دەپێتە قوڵێکی گەورە لە ژێر زەوی کە چیتر ئاوخڕ ناکاتەوە
ئێمە وە تەسەوڕ دەکەین ئەگەر باران باری بۆ ساڵی دابێ دەتوانێت ئەم حەوزە ئەو کاریگەر بێتەوە. ئەمەوە نییە، ئەمە ڕاست نییە. هەر جارێک هەر حەوزێکی ئاو تۆ ئاوت لێ دەرهینا تا هیشک بوو کەرەکتەریستی حەوزی نامینێ، بەڵکو دەبێتە قوڵێک لە ژێر زەوی. بەڵام ئەگەر تۆ ئاوت تیا بەجێ هێشتەوە بە زوورەتێکی کمتریش زۆر کم بەڵام هیچ کرد نەکرد، ئەمە دائیمەن کاریگەرە بۆ ساڵی دابێ کەرەکتەریستی خۆی لەبیر ناکە، هەر دەبێتەوە حەوز کاریگەر دەبێ و ئیسفادەی دەتانین لێ بکەین. بەڵام ئەگەر هیچ کرد هیچ کاریگەری نامینێ دەبتە قوڵێک لە ژێر زەوی ئاوخڕ ناکاتەوە. باشە با بگەڕێمەوە بۆ پرسیاری بیرەکان. ئەو بۆ نمونە ئەگەر جەنابێ سەدەسەڵاتە هەبێ ئەم 6,000 بیرە چییە بێ لێ بکرێ؟ من بەڕاستیەکەی دایانە خەی من ئەگە دەسەڵاتم هەبێ قانونێک لە پەرلەمان دادەڕێژم، بەم قانونە بەرەنگاری ئەم تەحەدیای ئەو بیرانەی کە بە سوورەتێکی ناڕەسمی دروستکراون بەرەنگاریان دەمەوە. تا قانونی ئاوی ژێرزەویم نەبی من ناتوانم بەرەنگاری ئەمە بمەوە. ناکرێتن هەر ماڵێک هەر باغێک بیرێکی ئاوی خۆی هەبی. وەکو ئاماژەم پێکرد لە هەولێرێ ئەمە 3 حەوزی گەورەمان هەیە. ئەو حەوزانە دەکرێت لە ژێر هەولێر بەڵێ دەکرێت ئێمە ئیسفادە لەو حەوزانە بکەین. هەر یەکە و ئێریای مختلفی هەیە. ئەگەر تەماشە بکەی دەکرێت ئێمە ئیسفادە لەو حەوزانە بکەین و بە کمترین بیر لێدان ئاو تەوزیعکەین لە بیرێک بۆ 10 ماڵ لەبەر ئەوەی هەر ماڵێک بیری خۆی هەبی، یان لە باغێک بۆ باغەکانی تر تاکو بۆ ئاماژەی جەنابتانیش بیرێک ئاو دەتوانی ئەفێکتیڤ بی و زیاتر ئاوت بداتێ لەوەی کە تۆ خۆت بۆ خودی خۆت بیرێکی خۆت هەبێ. ئەکرێ ئەمە یعنی بەرامبەر بەو کێشەی کارەبا دابنێن لە هەرێمی کوردستان کە بۆ نمونە هەموو گەڕەکێک بۆ خۆی مۆلیدەیەکی هەیە، زۆر جار خانوو هەیە مۆلیدەیەکی بۆ خۆی هەیە، بەڵام ئێستا تا ڕادەیەک حکوومەت خەریکە ئەم کێشە چارەسەرەکە. جاران لەو شوێنانەی کە من ژیاوم بە بەردەوامی مۆلیدەیشی کردووە ئێستا مۆلیدەیش ناکە. یعنی ئەکرێت هەنگاوێکی ئاوا بنرێت بۆ ئەوەی کێشەی ئاویش بە جۆرێک سنترلایز بکرێت یا لە شوێنێکەوە کێشەکە چارەسەر بکرێت تا ئەوەی کە هەموو ماڵێک یا هەموو گەڕەکەگینێکی هەبێ بیرێکی هەبێ. ئەمە یەک لە کاریگەرە هەرە گرنگەکانە. من بۆچی باشم باسی قانونی ئاوم کرد و قانونی ئاوی ژێرزەویم کرد، دەبێ ئێمە بزانین کە ئاو بە پیتە و بە پارەیە، بەلاش نییە. ئەگەر ئێمە بیر لەمە بکەینەوە و بە باشترین شێوە دایڕێژین دەتوانین بەرەنگاری ئەم تەحەدایە ببینەوە، چونکە ناکرێتن هەر ماڵێک بۆ خۆی ئۆتۆنۆمی ئاو دەربێنێ. من میسالێکت بۆ دەینێم لە نەمسا هەر بیرێکی ئاو ئەوەی هەر ماڵێک بیرێکی ئاو لێدا ئەو ئاوەهی خۆی نییە، ئەو ئاوەی حکوومەتە، حکوومەت تەوزیعی ئەو ئاوە دەکا و پلان دادەنێ بۆ چەند ماڵ ئەم ئاوە بڕوە، هەر ماڵێکیش چەند ئاو بۆی هەیە بڕوە، سعاتی هەیە تەحدیدی کردووە. یعنی ناکرێتن ئەو ینی وەکو نەفت مامەلەی لەگە چاودێری هەیە، وەکو نەفت مامەلەی لەگە دەگرێت. ینی تۆ گەیشتیە ئاو لە بیرێک ئەم ئاوە مولچی تۆ نییە، مولچی گشتیە. من نامەوێ ئەکسترێم بم، بەڵام دەبێ هەموو فەردێک بزانێ کە ئاو بە پارەیە بە پیتە بەلاش نهاتوتە دەستمان، دەبێ بە قانون مامەلەی لەگەڵ بکەین و حدودی بۆ دانین. من لە بیدایەتەوە باسم کرد ئەوە یەکێکە لە ئیدارەکردنی ئاو. تۆ قانونێکی ساڕمی ئاوت هەبێ دەتانی ئیدارەی ئاو بکەی بە سوورەتێکی تەندروست. ئەگەر بینەوە سەر ئەو کێشەی وۆتر تریتمنت یا بەکارهێنانی ئاوی بەکارهاتوو لە هەولێر بێ، لە سلێمانی بێ، لە شارەکانی تر بێ، حکوومەت چەند هەنگاوێکی ناوە ئەوەی کە پرۆژەی ژاپۆن کە پێم وابێ قەرزێکی لە ژاپۆن وەرگرتووە بە $200 ملیۆن. ئەمانە هەنگاوی باشن وانە؟
بە تەسەوری من ئەوانە هەنگاوی تەندروستن بەڵام هەنگاوی تریشی دەوێ وەکو ئاماژەم پێکرد ئێمە دەبێت لە ڕێگە چارەیەکی سوستێنەبڵ کار بکەین بۆ ئەوەی ئەم ئاوانەی کە بۆمان دێ نوێ ببێتەوە ناکرێتن ئێمە ئیسفادە لە ئاوێک بکەین کە بەس لە باران و بەفر دێ و ئاوی ماڵانیش ئێهبالکەین مەفروزە ئاوی ماڵان کە لە هەر گەڕەکەک دێ ئیسفادەی لێ بکەین و بیگەڕێنینەوە بەدوونەوە زۆر ئێمە تا ئێستا ئەو بیرۆکەیە ئیمپلیمنت نەکراوە لە عێراق و لە کوردستان کە بە نەوعی دوو زۆر ئاو بۆ ماڵان بێ کە وەکو ئاماژەم پێکرد لە ساڵی شێستەکان پەنجایەکان عێراق ئەم زۆرە تەجروبەی هەبووە یعنی فکرەی ئەو کاتەی عێراق پێشکەوتوتر بۆ لە ئێستا سەتاسەد لەبەرەوەی پلاندانانی داڕێژراوی پلانی داڕێژراوی عێراق لەلایەن حکوومەتی بریتانیاوە بوو بە پلانێکی سیستێماتیک و زانستیانە بیریان کردوتەوە بە تەسەوری ئێمە ئەگەر تەماشەی عێراق بکەی کە خەڵکەکەی لە 15 میلیۆن بۆ 45 میلیۆن زیادی کردووە و ئاماژە پێدەکرێ هەر زیاد دەکرێ و تۆ ئەو پرۆژێکتانەی کە دەوڵەتی جیران کردویانە لەسەر دز لە وفرات تۆ حەلی ترت چییە بۆ ئیدارەکردنی ئاو لە وڵاتی خۆت لێرەدا دەبێ فکرکەوە تۆ چەند ئاوت بۆ دێ چەند ئاوت هەیە سۆرسی ئاوت چەندە هەمووی ئەرقامە ئێمە ئەوانەمان هەموو بە توێژینەوە هەیە کە بە ئەگزاکتلی کردومانە دەزانین حاجەتی هەر فەردێک چەندە لە ئاو بۆ 20 ساڵێکی تر و وڵات چۆن ئەکسپان دەکا گەورە دەبێ و بۆ چ دایرێکشنێک دەڕوا ئەمانە هەموو پێمان دەڵێ باشترین شێوە بۆ بەرانگاربوونەوەی ئەم تەحەدایە ئەوەیە کە لە هەر گەڕەکێک لە هەموو عێراق وۆتە تریتمنت پلانت هەبێ دوو زۆر ئاو بۆ ماڵەکان بڕوە ئاوێک کە بۆ خواردنەوەیە ئاوێکیش بۆ شوشتن و بۆ حەدیقە و بۆ پاکردنەوەیە ئەگەر ئێمە ئەم هەنگاوە نەکەینە بەر من هیچ ڕێگە چارەیەکی تەندروست نابینم لە 20 لە بۆ 30 ساڵێکی تر یا بەڵێ پرۆژێکتی استراتیجی وچی باسم کرد ئێمە کاچمنت ئێریایەکی گەورەمان هەیە دەبێ حکوومەتی عێراقیش لەوە تێبگا کە سۆرسی ئاو بۆ ئیدارەکردنی ئاو لە هەموو عێراق لە کوردستانە ئەمە هیچ وەزعی ڕاسستی و خراپی تێدانە بەڵکو جوغرافیای عێراق ئەو هایە دەبێ حکوومەتی عێراق بەجێتێکی زەبەلەح بۆ ئیدارەکردن و عەمبارکردنی ئاو لە کوردستان بۆ ئیستفادە بۆ ناوەڕاست و جنوبی عێراق ئەمە ڕێگە چارەیەکی سوستێنە بڵە مەودای دوورە و ئیسفادە لێ دەکرێت هەروەها لە ڕێگەی تەکنەلۆژیای نوێ لە ئاودێری ئیمپلیمنت بکرێت کە تا ئێستا ئێمە هەر لە ڕێگە قەدیمەکانی تەماشای دەوڵەتی ئیسرائیل بکە کە یەکەم کەس بوو کە بەواسطەی ئیشعاع ئاوی تریتمنتی دەست پێ کرد و یەکەم کەس بوو کە تانی ئیستفادە لە ئاوی بەحر بکە بە سوورەتێکی زۆر هەرزان بە طریقەی ئۆزمۆتیک کە توانی کۆنتترۆلی ئیدارەکردنی ئاو بکە ئێمە دەبێ ئیستفادە لە هیندستان بکەین کە بە سوورەتێکی زۆر تەندروستیانە و بە تەکنۆلۆژیای جیاریی زۆر تەندروستیانە تانیوان بەرەنگاری تەحەدیاتی کمبوونەوەی ئاو ببن زۆر باشە ئەوەی کە جەنابە باسەکەی ئەو ئیسرائیل بێ هندستان بێ سنگاپور بێ نەمسا بێ ئەم وڵاتانە هەستەکەم تەرکیزێکی زۆریشیان هەبووە لەسەر دماند خواست لەلایەن خەڵکەوە خواستیان دابزان و هەروە کە جەنابە باسە کرد حەزەکەی لەسەرەوە لە بەشێکی تری پۆدکاستەکە زۆرتر لەسەر ئەوەی دەمان دەڕۆین ئەو خستنە ڕووی ئاو چەنە بەس داواکاری ئاو چەندە تەرکیزێکی زۆر لەسەرەوە بووە حەزەکەم دۆزێ لەسەرەوەش باس بکەین تا بەشێکی تری پۆدکاستی زەوی تین و هەر شاد بین.